ڕۆژی هەموو لایەکتان باش، هیوای تەندروستی زۆر باش بۆ هەموو لایەکتان خوازم. بابەتی ئەمڕۆمان باز لە ئلیپتیکەڵەکەین مەشین. ئامێری ئلیپتیکەڵ بزانین چۆنێتی ئەنجامدانی و هەڵەکانی چییە و سوودی ئەم ئامێرە چییە. ئەم ئامێرە لە جیمەکانە بەردەستەکەوێت و لە زۆر شوێنە گشتیەکانیش هەیە، بەڵام بە شێوازی جیاوازتر. لەگەڵ هاوکار محەممەد دەستەکەین بەیاری. محەممەد بڕۆ. شێوازی دەستپێکردن زۆر بێواشی ئەنجامی ئەی بەو شێوازە هەڵەکە ئەوەی ئەگەر خێرایەکی زۆر لە پێویست بەکاربێنی یاخود ئەوانەی کە کێشیان زۆرە، کێشەی ئەژنوان هەیە، پێویستە ئەم ئامێرە بەکار نهێن. چونکە هێزێکی زۆر ئەخاتە یاخود پەستانێک زۆر ئەخاتە سەر جونگەکانی ئەژنۆی قاچی. بەم شێوازە ئێمە ئەنجامین ئەم ئامێرە زیاتر بۆ پێش یاری بەکارێت و بۆ هەمان بە هەمانشە بۆ دوای یاریش بەکارواتە بۆ خۆگەرمکردن و بۆ خۆ سارکردنەوەش بەکارێت. بۆ ماوەی 5 دقەیمە لە سەرەتایە دای ئەنین دواتر دەسەکە بە یاریەکانی خۆی. سوودی ئەم یاریە هەموو جونگەکانی جەستەی ئەجوڵێنێ ئەگەر دیقەت بن لە تۆپی شانیەوە لە ئەنیشکەوە تەنانەت ئەژنۆکانی تەنانەت تۆپی سمتی هەمووی ئەجوڵێن. واتە ئەمە کاردیۆیەک واتە جوڵەکردن یا خۆگەرمکردنێکی گشتیە بۆ گشت جەستەی لاشەیەتی. دواتر ئێمە خۆگەرمکردنێکی ترمانەوە جۆری دووهەمە، بەڵام ئەمە شێوازە گشتیەکەی ئەمەیە. بۆ ئەگەر یاری سنگی هەبێ یا خوشانی هەبێ ئەوە ئەچێت بە تایبەتی بەس شانی ئامادەکە خۆگەرمکردنی بۆکە، بەڵام ئەمە شێوازی خۆگەرمکردنەکەی گشتیە. ئەگەر دیقەتی شاشەکەی بین ئەمەیان دەستگرتنەکەی ئێرەیان ئەم دەستکیان بۆ ئەوەی تۆپی شانی هەمووی بجوڵێ. ئەگەر بێوێت ئاستی لیانی دڵی بخوێنێتەوە دەسە خاتە سەر ئەمە لێرە حاسەیە، ئاسی لیانی دڵی ئەخوێنێتەوە. ئەمەیان بۆچی باشە؟ بۆی بزانێ ئاسی لیانی دڵی گەشتۆتە سەرووی 120، چونکە ئێمە ئەگەر لە سەرووی 120ەوە نەبێت ئەم یاریزانە واتە چەوری یاخود کالۆری ناسووتێنێت. گە گەشتە ئاسی سەرووی 120 لێرەیە ئەزانێت کە لە چەوری سووتێنێرە، واتە لێرە چەوری ئەسووتێنێت. دواتر کالۆریەکان ئەخوێنێتەوە کە چەندێک کالۆری سووتانووە، لیڤڵەکانی تایە زیایەکە و کەمیەکە، بەڵام من ئامۆژگاریتانەکەم بە هیچ شێوازێک لیڤڵەکانی زیامەکەن، چونکە هەر زیادکردنێک لە لیڤڵەکانی پەستانێکی زۆر ئەخاتە سەر ئەژنۆکانی و ماندوویەکە. بۆ ئەو یاریزانەیە کە سەرەتا دەسەکەن بە میاریە پێویستە لە سەرەتا 10 دقە بۆ چارێکێک ئەم وەرزشە ئەنجام بن. دواتر بەپێی توانای خۆی ئەتوانێت کاتەکەی زیاد بکە. بەڵام من لێرە تێبینیەکم هەیە، تۆ لێرە سەرم ئامێرە ئەتێ لە جەستت ئامادەیەکی گەرمیکەی بۆ یاری دواتر، یاخود ئەتێت چەوری بسووتێنی ئەوە گەل کاردیۆکە لە کۆتایی یاریەکەی بێت. تۆ پێویستە ئاستی لیانت بگاتە سەرووی 120. ئەگەر ئامێرەکە نەیخوێندەوە تۆ چۆن ئەزانی گەشتۆتە سەرووی 120؟ ئەگەر پێوەرت نەبێ هەستەکەی هەناسە بڕکەتە بێ بەو شێوازە. لێەوە تۆ هەستەکەی کە ئاسی لیانی دڵت گەشتۆتە ئاسی سەرووی 120 کەواتە تۆ لێرە لە چەوری سووتاندنی تۆ لێەوە ئەتوانێت حسابکەی کە تۆ جەستت چەوری ئەسووتێنێت. بۆ یاریزانی سەرەتا پێویستە لە سەرەتا 10 دقە بۆ چارێکێک ئەم یاریە زۆر بێواشی واتە خێرایتیا بەکارنێت و لیڤڵەکەی زیاد نەکات، چونکە ئەبێتە هۆی پێکان لە جونگەکانی. و پێویستە ئەم یاریزانە کە ئەم یاریە ئەنجامەدات ئەبێت لە خۆ ئامادەکردنێکی باشاوێ واتە جەستەی خۆگەرمکردنێکی باشاوێ بۆی یاریەکانی تری ئەنجام بە. یاخود ئەگەر ئەم یاریە لە کۆتاییە دانرابێت واتە تۆ پێویستە کالۆری بسووتێنی واتە بە کاردیۆ حسابە. ئەم ئامێرە بە کاردیۆ حسابە، ئەمە بێ پاسکیل بێ یاخود ئامێری ڕۆشتن بێ. ئەبێت ئاستی لیانی دڵت گەشتێتە سەرووی 120. ئەگەر ئامێرەکە نەیخوێندەوە یاخود هیچ پێوەرێکت نەبوو، چۆن ئەزانی من ئاستی لیانی دڵم گەشتۆتە سەرووی 120 هەناسە بڕکێتە بێ. واتە ئەگەیتەوە ئاسێک کە بە زۆر ئۆکسیجین وەرەگری دووەمۆکسیدی کاربۆن فڕێی. بەم شێوازە ئەزانیت کە تۆ لە ئاستی چەوری لە ئاسی ئەوەیە کە چەوری ئەسووتێنی. ئەمە لە نزیکەی لە 85 بۆ 84 لە ڕێی هەناسەدانەوەیە، لە 15 یاخود 14 لە ڕێی عەرەقکردنەوەیە. بەم شێوازە تۆ چەوری ئەسووتێنی هەستەکەی لە چەوری سووتاندنای. شێوازی هەڵاکردنیەکەی ئەمە ئەگەر بێت خۆت بێ بەسەر ئامێرەکەیە یاخود پێشتر باسمان کرد ئەگەر زۆر خێرایی تایە بەکاربێنی و باش نییە لە ناو بەناو ئاو بخۆیتەوە، چونکە تۆ ئاسی لیانی دڵت خێرایە سووری خوێنت خێرا ئەگەر قومێک ئاو خۆیتەوە ڕەنگە ئەزیەتی گەدەت بی و ئەگەر ئاوەکەش سارد بێ ئەوە زۆر خراپترە. هیوای لە ساغی بۆ گشت لایەکتان نەخوازم کاتێکی